خوش تایبەتی بۆ کاکە ڕاستی بۆ تەواو برازانە بە تایبەت پێشکەشە یار 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 گیانە شەربێ گوڵە لە دەرگای داوم وتی بیکەرۆ وتم تۆکەی وتی من لە جێی گوڵ و ڕێحانە و سمڵتم وتی بیکەرۆ من تاقە گوڵتم گیانە ڕاستیکیان شەربێکی دەرگام لادام برژانگی تیشکرد وتی قافڵتم گیانە وتی خوێن بەدەست من ئەڕێژ لێ ئەمڕۆ هەر قەرارێکەوە دێنە لای تۆ وتم گیانە لەو ڕۆژەدا زڵفشانە کرد دڵ عاشق بوو تۆ دێوانەت کرد حەزم لە دڵدار بە مەردانە کرد گیانە ئێستا تۆ بەواتیتە سەرڕێم لە نێو عاشقاندا تانا دەیلێم هەیارە هەیارە یارە 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 دەی خۆ تۆ قەولیدان ڕازیان دیرۆ خۆ تۆ قەولیدان ڕازیان دیرۆ هەفتەی جارێکیش بکەی گیفتوگۆ هەفتەی جارێکیش بکەی گیفتوگۆ دەی لاوە لاوە عەزیزکیان لاوە بۆ لە حەنای من بووی بە ئەسحاوە بۆ لە حەنای من بووی بە ئەسحاوە ئەی ماشەڵڵا بۆ ڕاستی گیانەشی بۆ تەواو مەجلیسە جوانە تایبەتە بۆ هەڵی بایا بە تایبەت بۆ هەڵی بایا شامان دەی ئەگەری مەیلەکی عادە منی بادوور بێ ئەگەری مەیلەکی عادە منی بادوور بێ هەرچی دوعام کرد گشتی دێرۆ بێ ئازیزمی لادار سەروێنی لاسەر ئازیزمی لادار سەروێنی لاسەر دیدار من و تو تا ڕۆژی مەحیشرێ دیدار من و تو تا ڕۆژی مەحیشرێ هەی لاوە لاوە عەزیزکیان لاوە بۆ لە حەنای من بووی بە ئەسحاوە بۆ لە حەنای من بووی بە ئەسحاوە تامانی ئەمە ڕاستی بژێ تایبەت بە یادی هەڵۆی بایع شامانە بژین دەی هەرچەند لێم دووربی دنیام لێ دوورە هەرچەند لێم دووربی دنیام لێ دوورە بە دووریەکەی تۆ دەرونێم کەیلا بە دووریەکەی تۆ دەرونێم کەیلا خۆزگەم بەو مەلا نەرشە و نادارێ خۆزگەم بەو مەلا نەرشە و نادارێ هیدەوە دڵەکەی بێت کۆسکەوتوی شارێ هیدەوە دڵەکەی بێت کۆسکەوتوی شارێ ئازیزمی لادار ڕووساری لاسەر دیدار من و تۆ تا ڕۆژی مەحیشرێ ڕاستی بۆ تۆیە دەبکەی دەری بادەر دەی لاوە لاوە عەزیزکیان لاوە بۆ لە حەنای من بووی بە ئەسحاوە بۆ لە حەنای من
گیانە بووی بە ئەسایی پێشە شادێ